مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. پەیوەندیم لەگەڵ سوزاندا یەجگار سەیرە، واز دەکەم خەجاڵەتی ئەوەیە کاخۆی بچوو کردوتەوە و تەوازی بۆ من هێناوەتەوە. ئێمە بە گوێرەی ڕێکەوتنێکی ناڕاستەوخۆ و ڕانەگەیەنراو خۆمان لە باسی ڕووداوەکانی دوێ شەو دەبورین. ئێمە وەکو دوو زامدار واین کا خراپیان باش پێکەوە درێژە بە ژیان دەدەین. لە بینی ئێمەدا نەفرەت و ڕق جێگای خۆشەویستی گرتبەوە، پاشان ڕق و نەفرەتەکە ڕۆی و جێگەی بۆ ئاشبوونەوە سازان چۆڵ کرد. لەگەڵ یەکدا ڕێک دەکەوین و هەوڵ دەدەین یەکدی ئەزیەت نەدەین. بە ناچاری هەوڵ دەدەین پاشماوەی ئەو ئەشک و پەیوەندی لە نێوانماندا ماوە کە زیاتر بووە بەخۆ بپارێزین. زۆر ژن و مرد هەن تەنیا لەبەر ئەم خوا پێکەوە دەژین، تەنیا لەبەر ئەوەی خۆیان پێکەوە گرتووە دەنا هیچ گەرمایەک لە نێوان بەدەنی کینەکێشی ئێمەدا نییە. بەڵام ئەم بەدەنانە لە ئاکامی ئەم شەڕ و قەرقەشەیەی دواییدا سوتا و بەزی و بەناچاری و لە ڕووی مداراوە شان بەشانی یەکدی ڕێک دەکەن، لێکدی گیان نابنەوە، چونکە یەک ڕەوت و شەپۆل بەرەو کەوتن و هەڵدێری یەکجارێکیان ڕادەماڵێ. چ بکەم تەکبیرم چییە؟ پریور کا بڵاوکردنەوەی شەوی ڕەشی ڕەت کردەوە بەو کارەی خستمیە باوەشی مەرگەوە. سوزان کە ئامادە نەبوو نامەکانی گالارم پێ بسپێرێت بە جارێک کوشتمی. من بەخۆم هیچ نیم و نامەکە هیچ، گالار ناتوانێت هیچم بۆ بکات. وێڕای هەموو ئەمەش من نامەوێت بە یەکجارێکی بسڕێمەوە و ون ببم. بەرەبەرە بۆم دەردەکەوێت کە هەڵەی گەورەی من ئەمە بوو کە دەمویست بە تەنیا سەرکەوتن بەدەست بێنم، خۆم بسەپێنم. بەڵام چونکە کەسایەتی من کەسایەتێکی هیچ و بێبەهرە بوو، دەبوایە کەسایەتێکی دیکە بۆ خۆم دروست بکەم. جا چونکە کەسایەتی گالار هەمووانی ئەفسون کردبوو، دەبوا ببم بە گالار. هەڵبەتە ئەمە مبالغەیە، چونکە مەحاڵە بتوانم ببم بە گالار، بەڵام خۆ دەتوانم هەوڵی ئەوە بدەم لاسایی وشەکان و زمانی ئەو بکەمەوە و ڕاو بۆچوونەکانی ئەو بە ناوی خۆمەوە بڵاو بکەمەوە. مامۆستای ئەدەبیاتم لە قوتابخانەدا دەیگوت لاساییکردنەوەی کەڵە نووسەران مەشقێکی هێجگار باشە بۆ ڕسکاندنی ستایل و شێواز. بۆیە من لاسایی گالار دەکەمەوە، با هەمان شێوازی ئەو بیر دەکەمەوە، وەکو ئەو دەنووسم، ئیدی بەرهەمێک دەنووسم، بەڵام بە ئینشا و زمانی ئەو. بۆ نمونە چیرۆکی منداڵی و گەنجێتی خۆم لەگەڵ بابمدا دەنووسم. بۆ نا چیتیایە بۆ نابێت. بەڵام گرنگ ئەوەیە کە گالار ڕۆژی چەند سعاتێک بیر و زمانی خۆیم بە قەرز بداتێ. دەستم بە نووسینی چیرۆکی منداڵەتی خۆم کرد. مەسەلەکە مەشقێکی سادەی شێواز و ستایلە، بەڵام کە دەمەوێت بە زمان و ڕیتمی گالار گزارش لە ناخی خۆم بکەم، ڕوبەڕووی ئاستەنگ و دژواریەکی زۆر دەبمەوە. بەڵام کاتێک کە چیرۆکم بۆ ڕاچاپلان دەنووسی، وشەکان خۆ بەخۆ بە زەینما دەهاتن و لە ڕستی سادە و ڕەواندا یەکیان دەگرت. لاپەڕە لە دووی لاپەڕە دەهات. تاقە کێشەم ئەو شتانە بوو کە پەیوەندیان بە مەسەلەی جوگرافی یا شکاریەکانەوە هەبوو. بەڵام لەم ئەزمون و نووسینەدا هێندە بە سستی و خاوی لە بەرم دەڕوا و دەچمە پێشیە تەواو پێی بێتاقەت دەبم. هەر ساتێک کە دێمە سەر بە کارهێنانی ئاوڵ ناوێ کە لە گینەگالار بە دڵی بوو بێ، یان دێمە سەر بەکارهێنانی کارێک کە ئەو حەزی لە بەکارهێنانی بوو بێ، وام دێت بە خەیاڵدا کە ئەو بە دیارمەوە وەستاوە. نووسینەکەی بەردەستم دەخوێنێتەوە، بە گومان و دوودڵیەکانم پێ دەکەنێ و وەکو مامۆستایەک کا قوتابیەکی هان بدات دەستخۆشی سەرکەوتنەکانم لێ دەکات. من تەنیا لەبەر ئەو بۆ ئەو بە کۆمەکی ئەو دەنووسم. دەتوانم بڵێم ئەو بەبێت دەنگی ئیملام پێ دەکات و من ئەوەی لە زاری ئەو دەردەچێت دەنووسمەوە. پیتێک یا وشەیەک نانووسم کە ئەولی ڕازی نەبێت. بۆ نمونە بۆ وەسفێک دادەمێنم، دەمەوێت باسی ڕوخساری زەردەڵە و چرچەڵەی قارەمانەکەم بکەم، چەند دەستەواژەیەکی لێکچوو تاقی دەکەمەوە، دڵم هیچیان ناگرێت یان بە وتەیەکی دی ئەو ڕازی ناکەن. بۆ شایەک لا دەوروبەری خۆم دروست دەکەم، پەنا بۆ هزری ئەو دەبم. دەرگای زەینم بۆ پێشوازی ئەو دەکەمەوە، بە دەمەڵاڵەکێ دەڵێم پیاوەکە دەموچاوێکی زەردەڵە و دوو چاوی گەشی هەبوو، دەموچاوێکی سپی و دوو چاوی پرشنگداری هەبوو.
ئەم دەستەواژانە دەکەونە بۆ شاییەوە بە هیچ شتێکەوە گرێ ناخۆن بە یەکەوە نانووسێن لە ناکاوە دەڵێم دەمامکێکی گەچی بەسەرەوە بوو چاوەکانی لە شوشە دەچوون دەمی لە دەمی کاراکتەرانی تراژیدیا کۆنەکان دەچوو هەڵبەتە ئەمە من نیم کە ئەم لێک چواندنانە دەستکردا قبول دەکەم ئەگەر هەر خۆم باو بە تەنیا بام ئەم دەستەواژەیەم نەدەخستە سەر کاغەز بەڵام هێشتا ئەم دەستەواژەیە بە تەواوەتی لە زەینمدا نەچەسپی بوو کە ڕەزامەندیی تەواو هێنامیە جۆش و خڕۆش هەز دەکەم دەق ئەمەیە پڕ بە پێستی خۆیەتی ڕەنگە نالۆژیکی و ناماقوڵ بێ بەڵام ڕێک ئەمەیە ڕەنگە من حەزی لێ نەکەم بەڵام دروست ئەمەیە من هیچ قسەیەکەم پێ نییە ئەو ئەم بڕیاری داوە من گوێڕایڵی ئەوم ئەو بە بێدەنگی چیم پێ ئیملا بکات ئەوە دەنووسمەوە تاقە حرفێ یان وشەیەک بەبێ ڕەزامەندی ئەو ناخەمە سەر کاغەز سێ دانە ڕۆژە بەم شێوەیە کار دەکەم بە جۆرە جێگەورکۆیەکی معنەوی و گوێڕایڵیەکی مریدانەوە هەموو بەیانیەک دەرگای ئۆفیسەکەم لە خۆمدا دەخەم و پاشان دەست بە ململانێ دەکەم هەندێک جار بیرەکانی زۆر بەخاوی بۆ من دەگوازرێنەوە یان زۆر خێرا دەڕۆن و بەدەستەوە نایەن گالار مل نادات نایێت گالار لە شوێنێکی دیکە یا من ئامادەگی پێشوازی ئەوم نییە یا ئەو ئامادەنیە بێتە دیدەنیم ئەو کاتە کارەکە دەوەستێ ناچێتە پێشێ من پاندانەکەم دەمژم خەتخەتۆکەیەک دەکەم بەنووکی قەڵەمەکەم کاغەزەکە دەدڕم پاشان ئەو دێت یان دەگەڕێتەوە و کارەکە دەکەوێتە سەرسکە هەڵبەتە من بۆیە ئەوەندە بەتانی ئەم حزورە معنەوی گالاردا دەچم و پێداگری لەسەر دەکەم چونکە دەمەوێ ڕازی بێ چەندوچوونی ئەفراندن و داهێنان زیاتر ڕوون بکەمەوە و پەردەی لەسەر لابدەم گالار ئەمڕۆ لە بنی نەهات بە دیار کاغەزەکانمەوە حایر و سەرگەردان دەمێ چاوم دەبڕیا بنمیچەکە و تاوێ چاوم دەبڕیا ئەرزەکە پشتم شکا ئەوەندە بە خوڕایی چاوەڕوانیم کرد ڕەنگە ئەمە هەمان دیار دەبێ کانووسەران پێی دەڵێن ئیلهام دیداری کەسێکی دی لەگەڵ ڕۆحی ئەواندا پێشوازی کەسێکی دی لابوونی ئەواندا بلیمەتێکی دەورانی کۆن باناوێکی ناسرا و دەموچاوێکی وەکو ڕسمەکانی ناو کتێبی دەرسیەوە دەچێتە پێستی ئەوانە و لە ناخی ئەوانەوە دەکەوێتە کار تا ئەم دۆنای دۆن و جێگەورکەیە قوڵتر بێ کاردانەوە لە بەرهەمی ئەو نووسەرانەدا قوڵتر و جێگیرتر دەبێت و ئیدی خۆبەخۆ بەم نووسەرانە دەڵێن بەهرەدار و داهێنەر و بلیمەت من هەرگیز نابم بە داهێنەر و بلیمەت چونکە گالار ماوەیەکی زۆر لە ناخما ناحەوێتەوە و نامێنێتەوە وەکو زریان بەسەرما دادەدات چەند وشەیەکی پەڕاگەندە و بڕێک بیری درەخشانم بەڕوا دەپڕژێنێ وەکو چۆن هات بەو ئاواییە بە خێرایی دەڕوات و دیار نامێنێ پڕ بەدڵ حەز دەکەم ڕای بگرم لە ناخما بیهێڵمەوە ڕای بکەم بەڵام بۆم نایەتە ڕادە و ڕام نابێت تۆ بڵی توانای پێشوازیکردنی ئەوم نەبێت بڵی بەدەنی من کە جێژوانی ئێمەیە بۆ ئەو دەست نەدات و بە کەڵکی ئەو نەیەت ڕەنگە ئەم بۆ چوونە ناماقوڵ و کۆمیدی بێتە بەرچاو بەڵام بەڕای من نووسەر دەبێ بوونی بەدەنی خۆی وەکو سندوقی هەڵبژاردن بۆ دیداری نهێنی ئەو کەسانە بکاتەوە کە لە ئەرکەکەیدا یارمەتی دەدەن جا من لەبەر بەرژەوەندەکانی خۆم دەبێ لە ڕووی بەدەنیوە بە گوێرەی میل و ئارەزووی گالار بم تا لە جیاتی ئەوەی چەند وشەیەکی پەڕاگەندە و خێران بەگوێدا بدات لە ناخما لە بوونما ئاکنجی ببێت و بمێنێتەوە بێتە کڵێشەمەوە ئاوێتەی بوونم بێت هیچ شتێکی لاوەکی لابوونی گالاردا نەبوو هەموو بوونی لە بەرهەمەکەیدا دەنگی دەدایەوە نەچۆنیەتی سەردانەواندنی نەشێوەی بەستنی بۆین باخەکەی نەپەسەندانی فڵانی شاعری کلاسیکی بەسەر فیسار شاعردا نەحاڵەتی سووکە لەنگیەکەی هیچیان کەمبایەخ نەبوون نەدەکرا چاوپۆشی لە هیچمان بکرێت چونکە ئەگەر گالار سەری بەو شێوەیە دانەواندبایە ئەگەر بۆین باخەکەی بەو شێوەیە نەبەستبایە ئەگەر ڤیکتۆر هۆگۆی بەسەرڕاستیندا پەسەند نەدابایە و ئەگەر کەمێک نەلەنگبایە بێگومان کتێبێکی جیاوازی دەنووسی و لەوەش بوو هەرگیز بیری لە نووسین نەکردباوە کەڵەکە و خولیای نووسینی نەکەوتبایە سەر ئەگەر من ئەم بەیانیە قاتێکی کەوەی و کراسێکی سپیم لەبەر نەکردبایە ئایا ئەم تێبینی و بیرانم دەنووسی هەموو شتەکان بەیەکەوە بەندن دیارترین کاری ئێمە چەند بچووک و هیچیش بێ لامیانی تواناکانمانەوە دێنا ناسین و دەرەکردن
من لە ڕێگەی لێکۆڵینەوە و توێژینەوەی وردی ڕەگەزا پێکێنەرەکانی گالارەوە دەتوانم ئەو لە ناخما زیندوو بکەمەوە لە جستە و لە ڕۆحما ئاکنجی بکەم بێ ئەوەی سوزان لەم نیاز و نەخشەی خۆم ئاگادار بکەمەوە پرسیاری ئەوەی لێ دەکەم کە گالار حەزی لە چی بوو ڕقی لە چی بوو بەچی دڵخۆش دەبوو بەچی بێزار و پەس دەبوو سوزان هیچ شتێکی مێردەکەی بیر نەچووبەوە خوێندنەوەکانی هەڵس و کەوتی لە ماڵەوە زەوق و سەلیقی لەواری شانۆدا چاکەت و پانتۆڵی گەمەکانی خواردنی کەرەستە و تفاقی ناوماڵ و هیتر هەر هەمووی لە بیرما بوو من لە کۆی ئەم وردەشتانە ئەم پیاوە دروست دەکەمەوە بەم کەرەستانە وێنەیەکی بەرز و جێگیری داهێنان و بلیمەتی لە ناخی خۆمدا دروست دەکەم هەنگێ سوزان دڵی ئاسوودە دەبێت ئارامی خۆی بەدەست دەهێنێتەوە منیش پێویستم بە نامەکانی ئەو نابێ تا لەو ڕێگایەوە خەڵکی سەرسام بکەم